فیلمی دوراندار فیلمێکی ئەکشن و تاوانکاریە. فیلمێک سەبارەت بە ناکۆکیە بەردەوامەکانی نێوان هیندستان و پاکستان. جەنجی نێوان هیندستان و پاکستان لە لووتکەیە. سیخورەکانی هیندستان کۆمەڵک تیرۆریست دەنێرن بۆی ڕشکنە سەر هیندستان. ناچار هیندستان ئۆپەراسیۆنی دوراندار دەست پێ دەکات. ئۆپەراسیۆنەکە چییە؟ ئەوەیە کە هەڵدەستن بە ناردنی زانیاری دەری خۆیان بۆ پاکستان بۆ دوزەکردن بۆ ناو جیهانی شاراوەی پاکستان، بۆ ناو مافیاکان و چەتەکانیان، بۆی بزانن چەکەکانیان لەکوێ و چۆن دەست دەکەوێت. بۆ ئەم مەبەستە چەند کەسێک هەڵدەبژێرن تاوەکو لەم ئۆپەراسیۆنە بەشدار بن. ئەو کەسانش کە هەڵی دەبژێنن کە لەو ئۆپەراسیۆنە بەشدار بوون و بچنە ناو خاچی پاکستان بریتین لەو کەسانی کە لە زیندانەکان حکمی هەتایان بەسەردا سەپێنراوە یاخود حکمی لە سێدارەدانیان هەیە. هیچ ئومێدێکیان لە ژیاندانماوە، ئومێدێکیان پێدەدەن بۆ ئەوی لە پێنا وڵاتەکەی خۆیان بجەنگن و بچنە پاکستان بۆ ئەوەی هەم ئاژاوە دروست بکەن و هەمیش چەتۆ مافیەکان بکوژن و هەمیش پێشەوەی ڕووداوەکان یاخود هێرشەکان بۆ سەر هیندستان دەست پێ بکەن، حکوومەتی هیندستان ئاگادار بکەنەوە. جا ئەو کەسێک یەکێک لەو کەسانی کە هەڵی دەبژێرن وەکو سیخۆر بچێتە ناوخاچی هیندستان، ئەکتەری زۆر خۆشەویست ڕانڤیر سینگە کە دەبێت وەک سیخۆر بچێتە ناو هیندستان و ڕوبەڕووی مافیاکان ببێتەوە. جاباقی ڕووداوەکان خۆتان بینەری ببن و چێژی لێ ببینن. جا بۆ من ئەو فیلمە نیوەی یەکەم یاخود سەرەتای فیلمەکە سەرەتای چیرۆکەکە پشێوێکی زۆری پێوە دیارە لەسەر یەک ڕتم ناڕوات. دەتوانم بڵێم تاوکو چاپتەری پێنجەم چیرۆکێکی باشمان نییە، بەڵام بەدەرنیە لەوەی کە چێژ بە بینەر ببەخشێت بە پڕە لە دیمەنی توندوتیژ و ئەکشنی چێژبەخش. بەڵام دوای چاپتەری پێنجەم ڕێک مەبەستم کاتی دەرکەوتنی سانجای داتا کە لە ڕۆلی لێکۆلەر دێتە ناو چیرۆکەکەمان. لەو کاتۆ چیرۆکەکە ئاراستی خۆی وەردەگرێت، چیرۆکێکی باش بە بینەر دەبەخشێت. بۆ من نیوەی دووەمی فیلمەکە زۆر لە نیوەی یەکەم باشتر بوو لە ڕووی ئەکشنۆ، لە ڕووی چیرۆکە، لە ڕووی نواندنەوە. ئەو کاتەی کارکتەری سانجای دێتە ناو چیرۆکەکە ئارستێکی زۆر باش وەردەگرێت، چێژی زیاتر بە بینەر دەبەخشێت و تاک بە چیرۆکەکە و ئەکشن لە لووتکەیە، نواندن لە لووتکەیە. جا دەتوانم بڵێم ئەو فیلمە رخنەیەکی قوڵە سەبارەت بە سیاسەتی پاکستان و هیندستان هەم بۆ خۆیان هەم بەرامبەر بە یەکتر دەبینین کە چ ناداتپەروەریەک و چێ گەمەکی ترسناک دەکەن، چۆن مرۆڤەکان بەکاردێنن بە ئاسانی وەکو یاریەک وەکو کاڵایەک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان و ئەو ڕق و تووڕەیی و کینێ دەبینین کە بەرامبەر بە یەکتر هەیتیان، چۆن سیخور و مافیاکانیان بە خراپترین شێوە ئاراستی یەکتر دەکەن. جا دیالۆگ لەو فیلمەدا زۆر باشە. بۆ من بەگشتی فیلمە هیندیەکان فیلمی سەر بە زیانی بۆلیوود دیالۆگەکان هەموو کات بۆ من باش بووە. ڕاستە زۆر بێجار ڕخنەمان لە ئەکشنەکانی هەبوو، بەڵام ئاکشن لەو فیلمەشدا لە لووتکەیە جیاواز لەو ئەکشنانی کە لە فیلمەکانی تر ڕخنەی لێ دەگیرە، بەڵام لەو فیلمەدا ئەکشنەکەی زۆر بە چێژە ئەو ئەکشنانە نییە کە بە پێشتر لە فیلمی هیندیدا دەمانبینی و فیلمی هیندی پێناسرا بوو. ئەکتینی کارکتەرەکان بە تایبەت ڕانڤیر سینگ زۆر باش بوو. فەیسی ڕێک گزارشتی لەو کارکتەرە دەکرد کە دەبووە ببێت. گۆرانیەکان و میوزیکەکان زۆر باش بوو. ئارستەی گێرانەوە دوای دەرکەوتنی سانجای دێت زۆر باش بوو. بەگشتی چیرۆکەکە باش بوو، بەڵام دوای دەرکەوتنی سانجای دێت وەکو لێکۆلەر چیرۆکەکە زۆر باش دەبێت. و ئەوە لە بیر نەکەم ڕۆلی ئەکشایەخانە و تاڕادەیەکیش ئەرجون لەو فیلمەدا زۆر باش بوو، ئاکتینگەکانیان ناوازە بوو. بەڵام ئەوەی جێگە باسکردنە کاتی فیلمەکە یەکجار زۆرە 3 ساعت و 28 دقیقە کاتەکە دەکرا کەمتر بێتن. هەمان چیرۆک هەمانمانە هەمان ئەو ئامانجێکە دەرێنەر دەیەوێت لە کاتێکی کەمتر بیبەخشێ، بەڵام جیانی بۆلیوود فیلمەکانیان هەموو کات درێژترە. بابەتی خۆشەویستی تێدەکەن، بابەتی زیاتر تێدەکەن بۆ فیلمەکە زیاتر سەرنجڕاکەش بێت، بینەر چێژی لێ ببینێت. بەڵام بەجددی لەو فیلمەدا کاتەکە زۆرە کە جێگای ڕخنەیە و لە چێژی فیلمەکەی کەم کردبووە بە پلەی یەکەم کاتەکەی بوو کە سەر و 3 ساعتونی بەخر وەڵای کاتەکە زۆرە بۆ چیرۆکە چیوە. ئەگینا چیرۆکەکە باش بوو بە تایبەت دوای دەرکەوتنی سانجای دێت کە ئاراستی چیرۆکەکەی دیاری کردووە زیاتر چێژی پێبەخشی. ئەوەی لەمان زیاتر بەدڵم بوو دیالۆگ بوو، ئاکشنەکانی بکە زۆر جیاواز بوو لە ئاکشنانی کە لە فیلمە هیندیەکان دەیبینین کە زۆر جار ڕخنە مالێکە ئاکشن چۆن دەبێوا بێت خەیاڵی زۆر تێدایە، بەڵام ئاکشن لەو فیلمەدا زۆر باش بوو. لە کۆتاییدا فیلمەکە پێی گوتین بۆ مەترسیەکانی سەر ژیانت سەرەتا
دۆستەکانت دواتر دوژمنەکانت دووجار لە دۆستەکانت بیر بکەرەوە جارێک لە نەیارەکانت. فیلمێک بە شێوەیەکی گشتی زۆ باش بوو، پڕداهاترین فیلمی مێژووی جیانی بۆلیوود ئەو فیلمەیە. ئەوەش هۆکار بووکە زوو سێری کەم تازە هاتۆتە سایتە کوردەکان، بێگومان شایانی بینینە، دیالۆگ زۆ باشە، چیرۆکەکی باشمانەیە. ڕاستە ئەو فیلمانی کە لەسەر ناکۆکیەکانی نێوان پاکستان و هیندستان هەیە گەلەگەلک زۆرە، بەڵام بەجددی ئەو فیلمە چێژی تایبەتی خۆی هەبوو، شایانی سێرکردنە. شتێکی وام نەما لەسەر فیلمەکە، ئەگەر تۆ بینەری بوویت کۆمنتی خۆت بەجێبێڵەوە، ئەگە بینەریشی نەبوویت پێشنیار دەکەم کاتی خۆتی پێ ببەخشە و چێژی لێ ببینە. سوپاس هەتا کۆتایی ڤیددیوکە لەگەڵم بوون، بۆیە تا خوێندنەوەیکی تر تا فیلمێکی تر دێمۆلاتان ئاسوودە و خۆشبەخت بن. خواتان لەگەڵ.